بەڕێوەچوونی ڕیفراندۆمی باشووری کوردستان هەر لە یەکەم ڕۆژی پاش پرۆسەکەدا کاردانەوەی ناوچەیی و جیهانی بەدوای خۆی داهێنا. ویلایەتە گرتوەکانی ئەمریکا سەرەڕای جەختکردنەوە لە هەڵوێستەکانی پێشووی بۆ پاراستنی یەکپارچەیی خاکی عێراق بێومەدی قۆڵی خۆشی لا بەرامبەر جێبەجێکردنی بڕیاری ڕیفراندۆم لەلایەن هەرێمەوە نیشاندا. لە هەمان کاتدا وەزارەتی دەرەوەی ئەمریکا جەختی لا پاراستن و درێژەپێدانی پەیوەندی مێژووی وڵاتەکەی لەگەڵ گەلی کوردستان کردەوە. هەروەها جەستن ترۆدۆ سەرۆکوەزیرانی کەنەدا سەبارەت بە ڕیفراندۆم وتی ئەوە شتێکی هەستیارەکە دەستێوەردان لە کاروباری ناوخۆی وڵاتانی دیکەدا بکەن. ڕاشیگەیان ڕێز لەم پرۆسەیە دەگرێت کە کورد دەستی پێکردووە. لە سەراستی یەکێتی ئەوروپاش فێدریکا مۆگێرینی بەرپرسی کاروباری دەرەوەی یەکێتیەکە ڕایگەیاند داوای ئارامی و دان بەخۆداگرتن لە هەموو لایەنەکان دەکەن. مۆگێرینی لەگەڵ دووپاتکردنەوەی پاڵپشتی بۆ یەکپارچەی خاکی عێراق داوای لە هەرێم و بەغدا کردووە کێشە سیاسی و ئابوووریەکانی نێوانیان لە ڕێگەی گفتوگۆی بنیادنەرانەوە چارەسەر بکەن. Wieder und wieder haben wir, ich wiederhole das, auch Geduld geübt, wenn es... لە سەراستی وڵاتانی زلێزی ئەوروپاش وەزیری دەرەوەی ئەڵمانیا نیگەرانی وڵاتەکەی لەم بارەیەوە ڕاگەیاند. سیگمار گابڕێل وەزیری دەرەوەی ئەڵمانیا ڕایگەیاند ڕیفراندۆمەکە هیچ بنەمایەکی یاسایی نابێت. لە سەراستی وڵاتانی ناوچەکە هەریەکە لە تورکیا و ئێران سەرەڕای ڕەتکردنەوەی ئەنجامەکانی ڕیفراندۆمی باشووری کوردستان سەرۆکانی هەردوو وڵات لە ڕێگەی پەیوەندی تەلەفۆنیەوە ئەم پرسیان لەگەڵ سەرۆکی ڕووسیا تاو توێ کردووە. لەمبارەیەوە کۆشکی کرملین ڕایگەاندووە هەڵوێستی ڕووسیا جێگیرە و لەگەڵ پاراستنی یەکێتی خاکی عێراقدایە. ئەمەش لە پێناو پشتیوانی لە ئاسایش و سەقامگیری ڕۆژهەڵاتی ناوەڕاست. هەرچی ئیسرائیلیشە کە پێشتر پشتیوانی بۆ دەوڵەتی کوردی ڕاگەیاندبوو. با پێی میدیاکان لە نوێترین هەڵوێستیدا سەرۆکوەزیرانی ئیسرائیل داوای لە وەزیرەکانی کابینەکەی کردووە لەبەر هەستیاری بارودۆخەکە خۆیان بە دوور بگرن لەوەی لێدوان لەبارەی ڕیفراندۆمی باشووری کوردستانەوە بدەن. لە سەراستی وڵاتانی عەرەبیش کۆمکاری عەرەبی ئاماژەی بەوە کردووە با مەبەستی خۆ بە دوورگرتن لە ئەگەری پێکدادان و ڕێگریکردن لە دابەشبوونی عێراق هێشتا دەرگای ڕێککەوتن کراوەیە. ئەحمەد ئەبوغید سکرتێری گشتی کۆمکاری عەرەبی ڕایگەیاند ژمارەیەک لایەن لە هەوڵی قوڵکردنەوەی قەیران و دابەشبوونەکەدان وتیشی هێشتا هەلێک هەیە لە نێوان پێکاتەکانی عێراق و لایەنە پەیوەندیدارەکاندا بۆ ڕێگریکردن لەو ئەنجامانەی ئەگەری هەیە بکەونەوە. لای خۆشیەوە سەرۆکی هەرێمی کەتالۆنیا کە بڕیارە چەند ڕۆژێکی دیکە ریفراندۆمی سربەخۆیی بۆ هەرێمەکەی بەڕێوە ببات پیرۆزبایی ئەنجامدانی ریفراندۆمی لە هەرێمی کوردستان کرد. ئێستاش سنووری هەرێم لەگەڵ ئێران و تورکیا دانەخراون بەڵام جم و جۆڵە بازرگانیەکان لە هەندێک خاڵی سنووریەوە سنووردار کراون. لای خۆشیەوە وەزیری دەرەوەی تورکیا ڕایگەیاند هیچ هۆکارێک لە ئارادانیە کە سنوورەکان لەگەڵ باکووری عێراق دابخەن بەڵام وەزیری گومرگ و بازرگانی تورکیا ئاشکرای کرد داخستنی دەواازەی سنووری خابوور لە çەند ڕۆژی ئایندەدا لە کارنامەیاندایە. Açık durumda ama baktığımız zaman önceki günlere göre giriş çıkışların çok azaldığını görüyoruz. Tabii